هەرێمی کوردستان بەرهەمی ڕەنج و قوربانیدان و فرمێسکی تەواوی خەڵکی کوردستانە، مڵکی هیچ لایەنێکی سیاسی نییە. 100 ساڵ لەمەوبەر دەگوترا کورد ناتوانێ خۆی ببا بەڕێوە و ناتوانێت دەوڵەتداری بکە. باش، ئێستا کە وادەی هەڵبژاردن هاتۆتە پێشەوە، پاشەوەی ساڵێکیش دوا کراوە، هەموو جیهانی چاوی لەسەر ئێمێ داواشمان لێکن، بەڵام بۆچی لایەنە سیاسەکان ناتوانن ڕێک بکەون کات نەماوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کارا بکرێتەوە بۆ ئەوەی لەو کاتەی دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام بدرێت و جارێکی کە ئێمە بە هەموو دنیا بڵین بەڵێ ئێمەش دەتوانین دەوڵەتداری بکەین و دەتوانین خۆمان بڕێوە ببن. هۆکارەکانی ئەمانە چین؟ لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتر دەکەین بە ئومێدی ئەوەی زۆر ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانمان وەربگرینەوە. میوانەکەمان زۆر بەڕێز بەهمەن کاکە عەبدوڵڵا، ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک بەهمەن، شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باشە، ئێوە 4 ڕۆژ لەمەوبەر یاداشتێکتان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان، تۆپەکە لە ساحەی پەرلەمانە، دەبێت سەرۆکایەتی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش دەبێت سەرۆکی پەرلەمان داوای کۆبوونەوەی ئەندامانی پەرلەمان بکە. ئەو کار چییە؟ تا ئێستا نەوەڵامتان وەرگرتوتەوە وانە سەرۆکی پەرلەمانیش داوای کۆبوونەوەی ئەندامانی پەرلەمان دەکا. هیچ ڕێگرێکی یاسایی هەیە؟ سەرەتا زۆر سپاس. طبعاً بۆ ڕێگری یاسایی نەخێر، هیچ ڕێگرێکی یاسایی نییە. ئەسڵان یاسا ئیجباری سەرۆکی پەرلەمانەکە کە جەلسە بکە، کە یاداشتراوە و چووکە ئێستا کاتی کۆبوونەوەی پەرلەمانە، کاتیەوە نییە پەرلەمانەوە زیاتر لە 3 مانگە کۆبوونەوە نەکە و خۆی بدزێتەوە لە کۆبوونەوە. بەڵام من حەز دەکەم جەناب بدوتە دەبێ ڕاشکاوانە وڵامی پرسیارەکەمان بداتێ. من حەز دەکەم بە ڕاشکاوانە و بە وجدانیشەوە بڵێم ئەوە سەرۆکی پەرلەمان نییە کە ڕێگرە، بەڵکو حزبەکەیەتی و لە سەروی حزبەکەوی عازی پێدەدرێت کە نابێ کۆبوونەوەی پەرلەمان بکرێەوە، نابێ ئەو پرۆژە یاسایە هەمواری پرۆژە یاسایی عەفوەن هەمواری یاسای هەڵبژاردن تێبپەڕێنرێ یان کۆمسیۆن کارا بکرێتەوە. وازەحیشە ئەوانەی سەرکردایەتی حزبەکەی بەڕوونی بە سەرۆکی پەرلەمانیان وتۆ بۆیە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان نییە. سەرۆکی پەرلەمان ئەندامێکی ئەو حزبەیە، ئەندامی قیادەی ئەو حزبەیە، حزبەکەی پێی وتۆ کۆبوونەوە مەکە. بەڵام وەکو مێژوو لە ڕووە مێژوویەکەیەوە کە دەبێتە عیبەیەک بەڕاستی لەسەر جەنابیشان کە کەسێکی بەڕێزە نادەبوو ئەوە قبول بکە. باش، کاک بەهمەن، بۆ خۆتان زۆر چاک شارەزان دۆستەکانمان هەر لە ئەمریکا و ئەوروپاوە بیگرە هەتاک و پۆرتۆریکە و مۆزەمبیق پێمان دەڵێن بیکەنە خاتری خوا ئەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێ، چونکە مزداقیەتی هەرێمی کوردستان، مزداقیەتی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارەوە. بۆ خۆشت باش دەزانی ئەگەر خوا نەخواستە ئەم هەرێمە بڕوخێ، پێشەوەی بەسەر خەڵقا بڕوخێ، بەسەر ئەو لایەنە سیاسیانەیە دەڕوخێ کە ئێستا لەو پەڕی خۆشی و گەشەیە دەژین، ئەوانیان هیچ نامێنێ. چار چییە؟ سەرۆکایەتی پەرلەمانیش کۆ نابێتەوە، ئێوەش ناتوانن کۆ ببنەوە. ئەی کەواتە چارە چییە؟ والله بەتاکید یعنی جگەرە دۆستەکانمان لە هەموو دنیاش کاک حاکم حزبی زۆری نەداوای انتخابات ناکە، ینی ئەوەی براوە بێ و حکوومەتی بەدەست بێ حەز دەکات انتخابات دوا بخرێ. ئێمە پێچەوانەی هەموو دنیا پار لە کاتی خۆی داوامان کرد کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ، بەڵام بەداخەوە ئەو کات لە 3 مانگی ئەخیر کە 3 مانگی مابوو پەرلەمان کۆتایی مدەتەکەی بێ، ئەوان داوای ئەویان کرد کە ئەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێ بە کۆمسیۆن کارە نەکرێتەوە، کۆمسیۆن و یاساکە پێکەوە بن. بەڵام ئەوە بیانوو بوو بۆ ئەوەی تەخیر بکرێ. ساڵێک تەخیریان کرد، کە ساڵێک تەخیریان کرد ئیتر بیانوو نەما، ئێمەش ئامادە بووین کە هەموارەکەش بەدڵی ئەوان بێ. یعنی چیان داوا کردووە کاک حاکم ئەوە ئەعلام ماوە، پێویست ناکە من یەک بە قسەکانی ئەوان بڵێمەوە جارێکی تر، چونکە لە 1-2 بەرنامەی تر وتومە ئەوە کەناڵەکانی ڕاگەیاندن ماوە داواکاریەکانی ئەوان چی بوون لە جوار بازنەیی، لەوەی کە ئاماری بەغدا، لەوەی کە کۆمسیۆن کە بەم شێوەی ئێستا کارا بکرێتەوە، کۆمسیۆن لەسەر ئیستحقاقی انتخابی نەبێت چونکە پارتی زۆرینەیەکی زیاتری هێناوە و ئەندامێکی تری زیادەکە.
ئەمانە هەمووی داواکاریەکانیان وازەح بوو هەمووی پارتی تەنەزولی لێ کردووە نەک تەنەزولی لێ کردووە لە زۆعفەوە پارتی ئێستا لە هەموو کات بەقووەترە بەڵام لەبەر ئەوەی هیچ حجەیەک نەهێڵێتەوە بۆ تاخیرکردنی انتخاباتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەوان ئێستا شتێک بەناوی بەلایەنەوە گرنگ نەماوە بەناوی هەرێمی کوردستانەوە بۆیە ئەوانە خەمیانە و ئەو خەڵکانە خەمیانە کە خەمی هەرێمی کوردستانە خۆن ئەو خەڵکانە خەمیان لە داواکاری دۆستەکانمان ئەخۆن کە خەمی هەرێمی کوردستان بێ بەڕاستی ئەو حزبە ئێستا هیچ خەمێکی هەرێمی کوردستان نییە و دواترین هەنگاوی خراپی کەنای ئەوە بوو کە لە محکەمەی فیدراڵی شکاتێکی کردووە کە شکاتێکە بەڕاستی معنای جێگەی پێکەنینە ئەویش ئەوەیە کە داوای لە محکەمەی فیدراڵی کرد یاساکە هەموار بکرد باشە ئێمە ئامادەین یاساکە هەموار بکەینەوە ئەو سێ مانگە پێتان دەڵێ وەرن کۆ ببینەوە هەمواریکەین ئێوە ئامادەین کۆ ببنەوە سەرۆکی پەرلەمانەکەتان ڕێگری لە سەرۆک پەرلەمانەکەتانەکەن کە کۆبوونەوەی پەرلەمان بکە ئێتر چ پێویستی بە ینی ئەو پەڕی بڕیاری محکەمەی فیدراڵی چییە خۆ محکەمەی فیدراڵی ناڵێ کاکە من یاساکەتان بۆ هەموارەکەمەوە وەسەلاحەتیشی نییە تەنها ئەوەی احتیمال هەیە بڕیارێک دەرکە بڵێ کاکە بڕۆنەوە یاسایە هەموارکردنەوە فەرموو ئێمە ئامادەین برن هەمواریکەین بەڵام نایەن کێشەی ئەوان کاک حاکم هەر چی بکەی هەرچی داواکاریان هەیە جێبەجێمان کردووە ئینتیخابات ناکەن بە کورتی مختصری ئەمە جاری سێمە لە سێ تەلەڤیزیۆنی جیاواز دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانێت چی چاندووە لە سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و دەشزانێت چی دەدوورێتەوە بۆیە بەرهەمەکەی خۆی لێ دیارە ئەوەیە کوردستان بەرەو ئاقارێکی زۆر خراپ ببە بە سەڵبژاردن نەکری زۆر باشە کاک بەهمن چاکە پرسیار ئێستا ئەمەیە پێتان وایە تاکەی وەکو خۆشتان ئاماژەتان پێدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئاوا ڕێگر دەبێت لە بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەی باشە ئێوە وەکو پارتی وەکو لایەنەکانی تر وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو پێکاتەکان ئێوە هەمووتان دەڵێن دەبێت هەڵبژاردن بکرێ ئایا حەل نییە ناکرێ بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدرێ بەتاکید ئێمە لەگەڵ هەڵبژاردن لە کاتی خۆی وتومانە دەشیکەین و ئەو کات دەمێنێتەوە سەر بڕیاری قیادەی سیاسی حزبەکان ئەگەر زۆرینەی حزبەکان لەگەڵ پارتی لەگەڵەوە بن هەڵبژاردن پێ بەتاکید هەر بەو یاسا کۆنەکە چکەوان ئامادەنین کۆبوونەوەی پەرلەمان کە یاسا هەموار بکرێتەوە و ئەو بەو یاسا کۆنەوە بەو کۆمیسیۆنیش هەڵبژاردن دەکەین و لە حاڵەتێکیش ئەگەر کۆبوونەوەی پەرلەمان نەکرێ و کۆمیسیۆنیش کارە نەکرێتەوە زۆر تەبیعیە با کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە مهم هەڵبژاردن بکرێ ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن و نامانەوێت چیتر لەوە زیاتر هەڵبژاردننی هەرێمی کوردستان دوا بکەوێ بەڵام بەداخەوە دەکرا برادرانی یەکێتی لەمە زیاتر مماتەڵە نەکەن لەمە زیاتر کوردستان بەرەو ئاقاری خراپ دەبن لەمە زیاتر سومعی هەرێمی کوردستان ناشرین نەکەن یعنی بەڕاستی جگەلەوەی خۆیان گەورەترین عەرقەلەیان بۆ هەڵبژاردن دروست کرد و خەریکن سومعی هەرێمی کوردستان ناشرین کرد ئەو شکاتانشیان کە لە محکەمەی فیدراڵی کردووانە دوای من تێناگەم یعنی بەڕاستی محکەمەی فیدراڵی هەر بڕیارێک لە مەسلحەتی ئەم هەرێمە بێ ئەم مماتەڵەت یا ئەکرێ وار بڕیارێک دژی ئەم هەرێمە بێ بەسەری بڕیار دەرەچێ ینی من تێناگەم سێ پێنج دەبوو بڕیار دەربچێت لە محکەمەی فیدراڵی بۆ نەکرا ئێستا کەوتۆتە 24 پێنج ئێستا 24 پێنج محکەمەی فیدراڵی بڕیارەدا کاک حاکم ئەو شەکوایەکی تری لایە محکەمەی فیدراڵی ئەو شەکوایە ئەگەر محکەمەی فیدراڵی بڕیاردا کە ئەم درێژکردنەوەی کە ئێمە یەک ساڵە کردومانە نایاساییە ئەوە هەموو ئەو قەراراتانشی کە هەموو ئەو بڕیار و یاسایانشی کە لەو ساڵە دەرمان کردو هەڵەوەشێتەوە و ئەو کات دەبێت بە یاسا کۆنەکەش هەڵبژاردن بکەین بە یەک بازنەیش بێ و دەبێت کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە کە ناتوانین پەرلەمانێک نامێنێ کۆمیسیۆن کارا بکاتەوە بۆیە دەبێت کۆمیسیۆنی بەغدا بێ ئینتیخاباتەکەمان بۆ بکە یعنی لە هەموو حاڵەتەکانە یەکێتی زەرەری لێ دەکانە قازانج چ بڕیاری محکەمەی بەغدا ئیتر نازانم ئەوان لە ڕێگەی ترەوە هەڵدەن کاک بەهمن بە بەڵێ یان بە نەخێر وەڵام دێتەوە هیچ کاتم نەماوە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەم ساڵ دەبێ بەڕای ئێوە دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێ یان نا بە بەڵێ یان نەخێر ئەوە بڕیاری پارتی دیموکراتی کوردستانە کە ئەم ساڵ دەبێ هەڵبژاردن بکرێ زۆر باشە زۆر بەڕێز بەهمن کاک عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ ئێوە شەوتان باش